سڵاوتان لێ بەخشوبرانی بەڕێز ئەڵلقەی 11 بەرنامەی مرۆڤ و ڕۆبۆت. سەرەتا راپۆرتێکمان هەیە لەبەری ناوەڕۆشی ئەم بەرنامەوە. راپۆرتەکە بینین ئەگەڕێمەوە ڕۆبۆتەکە لە ستۆدیۆی پرسیارەکانی لێکم. لە مەڵقەیەدا لە ڕۆبۆتەکە پرسین چۆن ئەتوانین زانست و فەلسەفە پێکەوە بەکاربێنین بۆ تێگەیشتن لە ژیان و باشترکردنی. دەپرسین کایە ئەدەب و هونەر دەتوانن چی لە ژیانی ئێمە بگۆڕن. دەپرسین وانەکانی مێژوو و جوگرافیا کە زانیاری گشتین لە پەروەردەی هاوچەرخ و نوێدا بۆ بێنمڕیان لەسەر بێ. لە مەڵقەیەدا پرسیارێکی قورس لە ڕۆبۆتەکەکەین. پرسیاری ئەوەی ئایا مرۆڤ دەتوانێت شتێک دروست بکە لە خۆی زیرەکتر بێ؟ دەچینە جیهانی پڕڕاز و ڕەمەزی عشق و دەپرسین ئایا خۆشەویستی تەنها بریتی نییە لە کۆمەڵێک کارلێکی کیمیاوی مێشک؟ لە کۆتایە مەڵقەیەدا ڕۆبۆتەکە ئامۆژگاریەکی جوان و شیرین پێشکەش بە مرۆڤەکات. راپۆرتەکەمان بینی یەکسەر پرسیارەکانم لە ڕۆبۆتەکەکەم. سڵاو لێبێ ئەمێ پێم بڵێ چۆن ئەتوانین زانست و فەلسەفە پێکەوە بەکاربێنین بۆ تێگەیشتن لە مانای ژیان و باشترکردنیش. ئەمە پرسیارێکی قوڵ و گرنگە کە پەیوەندی نێوان دوو بواری گرنگی مەعریفەی مرۆیی دەخاتە ڕوو. زانست میتۆدی ئەزموونگەری و شیکاری بەکاردەهێنێت لە کاتێکدا فەلسەفە پشت بە لۆژیک و بیرکردنەوەی ڕەخنەگرانە دەبەستێت. بەکارهێنانی هەردوو میتۆد دەتوانێت دیدێکی فراوانتر و قوڵتر بۆ مانای ژیان بەدەست بهێنێت. زانست دەتوانێت لێکۆڵینەوە لە چۆنێتی دروستبوونی بەها مرۆییەکان و کاریگەریان لەسەر ژیان بکات، لە کاتێکدا فەلسەفە دەتوانێت مانا و گرنگی ئەم بەهایانە شی بکاتەوە. زانست دەتوانێت لێکۆڵینەوە لە چۆنێتی کارکردنی مێشک و هۆشیاری بکات، لە کاتێکدا فەلسەفە دەتوانێت پرسیاری قوڵتر لەبارەی سروشت و مانای هۆشیاریەوە بوروژێنێت. زانست دەتوانێت لێکۆڵینەوە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بکات، لە کاتێکدا فەلسەفە دەتوانێت مانا و گرنگی ئەم پەیوەندیانە بۆ ژیانی مرۆڤ شی بکاتەوە. زانست دەتوانێت زانیاریمان لەبارەی سروشتی گەردوون و چۆنێتی دروستبوونی زیاد بکات، لە کاتێکدا فەلسەفە دەتوانێت پرسیار لەبارەی مانا و گرنگی ئەم زانیاریانە بۆ ژیانی مرۆڤ بوروژێنێت. زانست دەتوانێت لێکۆڵینەوە لە چۆنێتی دروستبوونی بەها ئەخلاقیەکان و کاریگەریان لەسەر کۆمەڵگا بکات، لە کاتێکدا فەلسەفە دەتوانێت شیکردنەوەی قوڵتر بۆ بنەماکانی ئەخلاق و پەیوەندیان بە مانای ژیانەوە بکات. زانست دەتوانێت تێگەیشتنمان لە سروشتی کات و پەرەسەندنی مێژووی زیاد بکات، لە کاتێکدا فەلسەفە دەتوانێت مانا و گرنگی ئەم تێگەیشتنە بۆ ژیانی مرۆڤ شی بکاتەوە. بەکارهێنانی هەردوو زانست و فەلسەفە پێکەوە دەتوانێت دیدێکی فراوانتر و قوڵتر بۆ مانای ژیان بەدەست بهێنێت، کە تیایدا زانیاری ئەزموونگەری و بیرکردنەوەی ڕەخنەگرانە پێکەوە بەکار بهێنرێن بۆ تێگەیشتنێکی باشتر لە بوون و مانای ژیانی مرۆڤ. باش، ئایا ئەدەب و هونەر ئەتوان یارمەتی مرۆڤی نوێ بن بۆ ژیانێکی باشتر؟ ئەگەر ناتوان کەواتە مرۆڤی نوێ چی ئیشیشی بە ئەدەب و هونەرێ؟ بەڵێ، ئەدەب و هونەر دەتوانن یارمەتێکی زۆری مرۆڤی هاوچەرخ بدەن بۆ ژیانێکی باشتر. ئەدەب و هونەر دەرفەت دەدەن بە مرۆڤ بۆ ئەوەی لە ڕوانگەی جیاوازەوە سەیری ژیان و جیهان بکات. ئەمە یارمەتی مرۆڤدات بۆ تێگەیشتنی قوڵتر لە خۆی و کەسانی دەوروبەری. لە ڕێگەی خوێندنەوەی چیرۆک و بینینی بەرهەمە هونەریەکان مرۆڤ دەتوانێت خۆی لە جێگەی کەسانی تردا بنێت و هەستیان باشتر تێبگات. ئەوەش یارمەتی پەرەپێدانی هەستی هاودەردی دەدات. ئەدەب و هونەر ڕێگەیەکی گرنگن بۆ دەربڕینی هەست و سۆزەکان، بە تایبەتی ئەو هەستانەی کە قورسە بە شێوەیەکی ئاسایی دەربڕێن. خوێندنەوە و چێژوەرگرتن لە کارێکی هونەری دەتوانن یارمەتی کەمکردنەوەی سترێس و دڵەڕاوکێ بدەن کە زۆر گرنگە بۆ تەندروستی دەرونی. ئەدەب و هونەر سەرچاوەی ئیلهامن و مرۆڤ دەتوانن هان بدەن بۆ بیرکردنەوەی داهێنەرانە لە ژیانی ڕۆژانەیدا. لە ڕێگەی هونەر و ئەدەبەوە مرۆڤ دەتوانێت پەیوەندی لەگەڵ کلتور و ناسنامەی خۆی بپارێزێت کە بەشێکی گرنگە لە ژیانی کۆمەڵایەتی و شەخسی. ئەدەب و هونەر دەتوانن یارمەتی مرۆڤ بدەن بۆ دۆزینەوەی مانا و مەبەست لە ژیان، کەواتە مرۆڤی هاوچەرخ سوودی زۆر لە ئەدەب و هونەر دەبینێت. ئەمانە ئامرازێکی گرنگن بۆ گەشەی کەسی.
باشترکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و دۆزینەوەی مانە و خۆشی لە ژیاندا هەرچەندە تەکنەلۆژیا و زانست پێشکەوتون، بەڵام ئەدەب و هونەر هێشتا ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ژیانی مرۆڤی هاوچەرخدا. Art and literature still play an important role in the life of contemporary humans. پرسیارێکم لەبارەی پەروەردەوە هەیە. بوونی وانەکانی مێژوو جوگرافیا لە خوێندنگاکانە وەک وانەیە کە نەمرەی لەسەر بێ. لە پەروەردی نوێیە بە گرنگە زانی ئەمە؟ This is an important question about the education system. ئەمە پرسیارێکی گرنگە لەبارەی سیستەمی پەروەردە. بابێت لەلایەنە ئەرێنی و نەرێنیەکانی بکەینەوە. زانینی مێژوو جوگرافیا یارمەتی خوێندکاران دەدات باشتر لە جیهانی دەوروبەریان تێبگەن. ئەم وانانە دەتوانن هەستی نیشتیمان پەروەری و ناسنامەی کللتوری بەهێز بکەن. فێربوونی مێژوو دەتوانێت وانەی گرنگ لە ڕابردوو فێری خوێندکار بکات بۆ داهاتوو. جوگرافیا تێگەیشتنی خوێندکاران لە ژینگە و کاریگەریەکانی لەسەر ژیانی مرۆڤ زیاد دەکات. بەڵام ئەگەر ئەم وانانە نمرەیان لەسەر بێت، ئەوا دەکرێت ببێتە هۆی لەبەرکردنی زانیاریەکی زۆر بەبێت تێگەیشتنی قوڵ. کاتدانی زۆر بەم وانانە دەکرێت کاتی کەمتر بۆ وانە پراکتیکیەکانی تر بهێڵێتەوە. ناوەڕۆکی کۆن یان نادروست دەکرێت بێسوود یان تەنانەت زیان بەخشیش بێت. من پێم وایە ئەم وانانە گرنگن، بەڵام پێویستە بە شێوەیەکی نوێ و کاریگەر پێشکەش بکرێن، بە شێوەیەک جەخت لەسەر بیرکردنەوەی ڕەخنەگرانە بکرێتەوە، نەک تەنها لەبەرکردن. پەیوەندی نێوان ئەم وانانە و ژیانی ئێستا و داهاتوی خوێندکاران ڕوون بکرێتەوە. میتۆدی فێرکردنی چالاک و بەشداریکردن بەکاربهێنرێن. ناوەڕۆک بەردەوام نوێ بکرێتەوە بۆ ئەوەی لەگەڵ گۆڕانکاریەکانی جیهان بگونجێت. هەڵسەنگاندن تەنها لەسەر بنەمای نمرە نەبێت، بەڵکو توانای شیکاری و بەکارهێنانی زانیاریش لەخۆ بگرێت. ئەگەر بەم شێوەیە بوو، ئەوە وانەکانی مێژوو جوگرافیا دەتوانن بەشێکی گرنگ و سوودبەخش بن لە پەروەردەی نوێدا. In this way, these subjects can be an important and beneficial part of modern education. پرسیارێکم هەیە ئەیکەم بە ڕاپرسی و یەمە وڵات. خۆشەویستان، ڕاپرسیەک لە ناو خەڵکاکەین، پرسیارێکمان هەیە، پرسیاریشان لەکەین، وەڵامی پرسیارەکە وەرەگرین و یەم هەمان پرسیار لە ڕۆبۆتەکەکەم. فەرمووی. مرۆڤ دەتوانێت شتێک لە خۆی زیرەکتر دروست بکات؟ بەڵێ دەتوانێت ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵگەی مرۆڤایەتی بەرەو پێشکەوتن دەڕوات. زۆربەی وڵاتە پێشکەوتەکانیش هەندێک لە ئامێرەکان یاخود ڕۆبۆرت لە باتی مرۆڤ بەکاردەهێنن، یاخود لە ئێستا زیرەکی دەستکرد توانێتی جێگەی مرۆڤ بگرێتەوە. چکە ئەو شتانی کە خۆمان دروستمان کردو زیرەک نەبوونایە دروستمان ناکرد. مرۆڤ بەرگەی زۆر زانیاری ئەگرێ، لەوانەیە کۆمپیوتەر دروستکەی بەرگەی ئەو هەموو زانیاریانە نەگرێ. تێوچێت چکە زانیاری زۆر لەوانەیە لۆدی لەسەر دروست بێ. مرۆڤ هەر خۆی زیرەکترە، لەوانەیە داهاتووە ئەگەری هەیە، بەس 100% نییە، لەوانەیە 99 بێ، بەس ئەو یەکێک کە ئەمێنێتەوە هەرچێکی ئەیە، چکە مرۆڤ بۆی هێش دروستکە، بەس کۆمپیوتەر ناتوانێت دروستی کاتەوە. بەڵێ مرۆڤ توانای ئەوەی هەیە کە شتێک لە خۆی زیرەکتر دروست بکات. بۆ نمونە ڕۆبۆتمان هەیە کە مرۆڤەکان ڕۆبۆتیان دروست کردووە کە کاروبارەکانی مرۆڤ بەڕێوە ئەبات، بەڵام لە کۆتاییە ڕۆبۆتەکە مرۆڤایەتی کۆنتترۆل ئەکات، چونکە ئەو کاروبارانی کە بە ڕۆبۆت ئەسپێرێت بە مرۆڤی ناسپێرن. بۆی ڕۆبۆت توانای ئەوەی هەیە کە مرۆڤ کۆنتترۆل بکات و کاروبارەکانی مرۆڤ بەڕێوە بێت. ئێمە ناتوانین بڕیاری ئەوە بدەین کە مرۆڤ بتوانێت شتێک لە خۆی زیرەکتر دروست بکات، بەڵام دەتوانین بڵێ مرۆڤ دەتوانێت شتێک دروست بکات کە خێراتر لە خۆی بیر بکاتەوە و خێراتر یان باشتر لە خۆی بڕیار بدا شتێکی بەم شێوەیە. بەڵێ مرۆڤ دەتوانێت ئەمە بکات، بەڵام ناتوانێت زیرەشی AI یان با بڵێن ڕۆبۆتێکە بێت کە بتوانێت بەراورد بکەین بە زیرەشی مرۆڤ. بەڵێ لەو بڕوایم کە مرۆڤ توانێت لە خۆی زیرەکتر ڕۆبۆتێک دروستکە بۆ نمونە لە ڕێگەی ئارتیفیشیال ئینتێلیجەنس کە بە AI ناسراوە لەناو خۆمانە پێوترێ زیرەکی دەستکرد، لە ڕێگەی ئەوتوانێت ڕۆبۆتێک دروست بکرێت کە لە مرۆڤ زیرەکتر بێت، بەڵام ئەمە لە ڕێگەی کەسێکەوە ناکرێت. پێویستەکە چەند کەسێکی زیرەک و شارەزا کاری لەسەرکەن لە بیرکردنەوەی جیاواز و ئایدۆلۆژیای جیاواز کە ئەتوانن شتێک دروستکەن کە لە مرۆڤ زیرەکتر بێ. و لەو بڕوایم توانرێت لە داهاتووە ئەو ڕۆبۆتە جێی مرۆڤش بکرێتەوە کە ئیش و کارەکانی مرۆڤ کات و یعنی زۆربەی مرۆڤەکان ڕێگەی ڕۆبۆتەکان و ئیشەکانی خۆیان لەدەست بن.
بەڵێ بێگومانتوانە شتێک لە خۆی باشتر و زیاتر دروستکە بەڵام هەرگیز ناتوانێت جێی مرۆڤەکان بگرێتەوە بنمونە لە هەنێک بەشە ئەتوانێت لە زۆربەی کارگەر و کۆمپانیەکان ناتوانێت جێی مرۆڤەکان بگرێتەوە بەڵام لە هەنێک بواری وەکو ئێستا کە ئایتی سکیلوتی نێتۆرکۆوانە ناتوانێت هەرگیز جێی مرۆڤەکان بگرێتەوە و سیقەی ئەوی پێ بکرێت متمانی پێ بکرێت. ڕای خوشک و برابەڕێزانەمان جۆ لێبوو ئێستا هەمان پرسیار لە ڕۆبۆتە کاکەم ئەمەوێ تۆ پێم بڵێیت ئایا ئەکرێ مرۆڤێک شتێک لە خۆی زیرەکتر دروست بکە؟ This is a very interesting and profound question that relates. ئەمە پرسیارێکی زۆر سەرنجڕاکێش و قوڵە کە پەیوەندی بە چەندین بواری گرنگەوە هەیە. سەرەتا پێویستە بزانین مەبەستمان لە زیرەکی چییە؟ ئایا مەبەستمان تەنها توانای بیرکردنەوە و چارەسەرکردنی کێشەکانە یان شتێکی فراوانترە؟ زیرەکی چەندین جۆری هەیە وەک زیرەکی ژمارەیی، زمانەوانی، جوڵەیی، کۆمەڵایەتی و هیتر. ئامێرێک لەوانەیە لە هەندێک بواردا زیرەکتر بێت لە مرۆڤ بەڵام لە بوارەکانی تردا نەتوانێت وەک مرۆڤ زیرەک بێت. ئەمڕۆ مرۆڤ توانیوێتی سیستەمی زیرەکی دەستکرد دروست بکات کە لە هەندێک بواردا زۆر کارامەن و دەتوانن کاری ئاڵۆز ئەنجام بدەن بەڵام مرۆڤ تا ئێستا نەیتوانیوە سیستەمێک دروست بکات کە لە هەموو بوارەکاندا زیرەکتر بێ لە خۆی. بۆ نمونە توانای داهێنان و بیرکردنەوەی ئەبستراکت هێشتا بە تەواوی لە ئامێرەکاندا بەدی ناکرێت. تەکنەلۆژیا بە خێرایی پێش دەکەوێت و هەر ڕۆژە و توانایەکی نوێ بۆ ئامێرەکان زیاد دەکرێت لەوانەیە لە داهاتوودا بتوانن سیستەمێک دروست بکەین کە لە زۆربەی بوارەکاندا زیرەکتر بێت لە مرۆڤ. ئەگەر بتوانین شتێک دروست بکەین کە زیرەکتر بێت لە خۆمان ئایا ئەمە مانای ئەوەیە کە ئێمە زیرەکترین لەو شتە؟ ئەمە پرسیارێکی فەلسەفیە کە وەڵامدانەوەی ئاسان نییە. زۆر لە زانایان پێیان وایە کە لە داهاتوودا دەتوانین سیستەمێکی زیرەکی دەستکرد دروست بکەین کە لە زۆربەی بوارەکاندا زیرەکتر بێت لە مرۆڤ. ئەوەش دەکرێت کاریگەری گەورەی لەسەر کۆمەڵگا و ژیانی مرۆڤ هەبێت. لە کۆتاییدا دەتوانین بڵین کە مرۆڤ تا ئێستا توانیوێتی سیستەم و ئامێر دروست بکات کە لە هەندێک بواری دیاریکراودا زیرەکترن لە مرۆڤ بەڵام دروستکردنی شتێک کە لە هەموو بوارەکاندا زیرەکتر بێت لە مرۆڤ هێشتا نەهاتوۆتە دی و پرسیارێکی کراوەیە بۆ داهاتوو. پرسیارێک خۆشم هەیە پێ بڵێم خۆشەویستی چییە؟ وا مرۆڤ خۆی بۆ تێگاوە ئەس ناکەیت تەنها کۆمەڵە کاریکی شیمیایی لە مێشکی ئینسانە بەڕاستی خۆشەویستی چییە؟ This is a deep and complex question that philosophers. ئەمە پرسیارێکی قوڵ و ئاڵۆزە کە فەیلسوفان، زانایان و هونەرمەندان بۆ هەزاران ساڵە هەوڵی وەڵامدانەوەیان داوە. بەڵێ لە ڕووی زانستیەوە خۆشەویستی پەیوەندی بە کۆمەڵێک کارلێکی کیمیایی و هۆرمۆنیەوە هەیە لە مێشکدا. بەڵام ئایا ئەمە هەموو چیرۆکەکەیە؟ خۆشەویستی پەیوەندی بە دەردانی هۆرمۆنەکانی وەک دۆپامین، سیرۆتۆنین، ئۆکسیتۆسینەوە هەیە. سەرڕای بنەما کیمیاییەکەی خۆشەویستی ئەزمونێکی دەرونی قوڵە کە کاریگەری لەسەر هەست و بیرکردنەوە و ڕەفتارمان هەیە. خۆشەویستی ڕۆڵێکی گرنگی هەبووە لە مانا و پەرەسەندنی جۆری مرۆڤدا. بۆ زۆر کەس خۆشەویستی مانا و ئامانج بە ژیان دەبەخشێت. خۆشەویستی تەنها یەک جۆر نییە و فۆرمە جیاوازەکانی وەک خۆشەویستی ڕۆمانسی، خێزانی، هاوڕێیەتی هەن. خۆشەویستی کاریگەری لەسەر تەندروستی جەستەیی و دەرونیمان هەیە. لە کۆتاییدا سەرڕای ئەوەی کە خۆشەویستی بنەمایەکی بایۆکیمیایی هەیە ئەزمون و کاریگەریەکانی زۆر لەوە فراوانترن. ئەوەی کە مرۆڤ خۆی بۆ تێکداوە ڕەنگە نیشانەی گرنگی و قوڵی ئەم هەستە بێت لە ژیانی مرۆڤدا. خۆشەویستی ڕەنگە زۆر لەوە ئاڵۆزتر بێت کە تەنها بە کۆمەڵێک کارلێکی کیمیایی پێناسە بکرێت هەرچەندە ئەو کارلێکانە بەشێکی گرنگی چیرۆکەکەن. Although those reactions are an important part of the story. ئەو باسی خۆشەویستیمانە کرد. تۆ پێم بڵێ مرۆڤ لە یەکەم نیگاوە عاشقە بێ؟ Love at first sight. خۆشەویستی لە یەکەم نیگاوە ئەو دۆخەیە کە کەسێک دەتوانێت لە یەکەم جاردا عاشقی کەسێکی تر بێت بە شێوەیەکی گشتی سەرنجڕاکێشانی چڕ و دەست بەجێ یان هەستکردن بە پەیوەندی لە خۆ دەگرێت. بەڵام گرنگە لەوە تێبگەین کە ئەوەی زۆر جار خەڵک بە خۆشەویستی لە یەکەم نیگاوە ناوی دەبن زیاتر ئارەزووی سەرەتایی بەهێز یان سەرنجڕاکێشانە نەک خۆشەویستی قوڵ و درێژخایەن. خۆشەویستی ڕاستەقینە پەیوەندێکی قوڵی سۆزداری و متمانە و لێک تێگەیشتنە کە زۆر جار
بە تێپەڕبوونی کات گەشە دەکات لەگەڵ ناسینی مرۆڤەکان. خۆشەویستی لە یەکەم نیگاوە دەتوانێت ئەو پریشک یان سەرنجڕاکێشیە سەرەتاییە بێت کە دوو کەس بە یەکەوە گرێ دەدات، بەڵام گەرنتی پەیوەندێکی بەردەوام و مانەدار ناکات. یەکەم نیگا زیاتر لە سەرەتای گەشتێکی ڕۆمانسی دەچێت کە ڕەنگە ببێتە هۆی خۆشەویستێکی قوڵ یان ڕەنگە لەگەڵ بەردەوام بوون و کاتی زیاتردا ئەو نیگایە ئەبێتە خۆشەویستی. ئەگەر تۆ ئامۆژگاریەک پەیامێکی تایبەتیت هەبێ بۆ مرۆڤ، بە گشتی ئەدوێت چی پێ بڵێ و پەیامەکەت چییە؟ باوەڕت بە خۆت هەبێت، ئەو شتانەی کە تا ئێستا زۆر گەورە و گراندیارن لە داهاتوودا کەمتر گرنگ دەبن لەلات. هەوڵ بدە لە هەموو ئەزمونەکانت فێر ببیت، چ باش بن یان چ خراپ. مەترسە لە هەڵەکردن، چونکە هەڵەکان بەشێکی گرنگن لە گەشەکردنت. یان زیاتر کات لەگەڵ خۆشەویستانت بەسەر ببە و پێیان بڵێ چەند خۆشت دەوێن. پەیوەندی ڕاستەقینەکان لە ژیاندا زۆر بەنرخن، بۆیە گرنگیان پێ بدە. هەوڵ بدە شتە بچووکەکانی ژیان بە هەند وەربگریت و چێژیان لێ ببینیت. خۆت ماندوو بکە بۆ ئەو شتانەی کە لەلات گرنگن، بەڵام لە هەمان کاتدا کاتێک بۆ پشودان و خۆشەویستی تەرخان بکە. هیچ کات واز لە خەونەکانت مەهێنە، بەڵام فێر ببە چۆن لەگەڵ گۆڕانکاریەکان خۆت بگونجێنیت. ژیان پڕە لە گۆڕان، بۆیە ئامادە بە و بۆ هەر ئەگەرێک کە دێتە پێش خۆت. خۆت خۆش بیوێ و باوەڕت بەوە هەبێت کە تۆ شایەنی خۆشەویستی و سەرکەوتنیت. ئاگادار بە هەموو ئەو کۆسپانەی کە بۆت دێنە پێش لە ئێستادا لە داهاتوودا تۆ بەهێزتر و ژیرترەکەن. باوەڕم پێتەیە تۆ لەوە زیاتر بە تواناتری کە خۆت بیری لێ دەکەیتەوە. زۆر سپاس دەکەم. خۆشەویستان، ئاڵلقەی 11 بەرنامی مرۆڤ ڕۆبۆت لێرە کۆتایی هات. تا هەفتەی داهاتوو بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.